حسابك لسر قرديلي بقالك كتايترا زوكا كابرا خوري نية مثلا كيلو يكشتقات سري اگر كيلوكا نوصتو نوصتو نوتو نو غرامي ما بي بكا فيها بڵێ داتي لبر خاطر يك غرام جاري وهي مالو منالي خوێرانەکە لبر خاطر يك غرام زۆر بەشمان ئاوای يعني ئاگامان لە خۆمان نییە کە حساب بۆ ئەو گەردیلە ناکەی ئەڵێن گەردیلەیە چییە؟ ئەمە طبعا لە بەقاڵێکی بچووکی فەقیرەوە دەسی پێکا حتا ئەتر بیری لێ بکەرەوە بڕاتە سەرەوە بیری لێ بکەرەوە گەردیلە لای ئەوانەی کەوا هەرچی مافی ئەم ملەتە هەیە هەموویان خوارد ئەبێ ئەوانە چی بکەن؟ بیری لێ بکەرەوە هەر کەسێک زوڵمی لێکرابێ هەر کەسێک ڕێگای بۆ چاک نەکرابێ هەر کەسێ ماڵی فەوتێنرابێ هەر کەسێ بە برسێتی سەری نابێتەوە هەر کەسێ مردبێت لە برسا هەر کەسێک نەخۆشیەکی هەبوو بێ و حەقی لای تۆ بێ و طبعا حەقی هەر لای حکوومەت یعنی حەقی لای حکوومەت یعنی هەر کەسێ بمرێ هەر نەخۆشیە بمرێ حەقی لای حکوومەتە کە حکوومەت کەم تەرخەم بوون وای کردووە کە ئەو عیلاج نەکرێ مەسئولەکان ئاوا محاسەبە ئەکرێن بۆیە پێیانەوترێ قیفوهم ئینەهم مەسئولون بیان وەسێنن ڕایان بۆ وەسێنن پرسیاری بچووک و گەوریان لێکرێ هەر بەوە نابێت وەڵا دوو ڕکات نوێژ و نازانم چی و ڕزگاران کەن شتی بە جەواب وایە خۆشە بوو بەخوا زۆر خۆشە بوو زۆر خۆشە بوو هەر ئاوا تو هەرچیەکەی بکەی بەم عالەمە و دوایەوە بە دوو ڕکات نوێژ و بە نازانم چیەک و چیەک ڕزگارت ببێ لا حول ولا قوة إلا بالله ووضع الكتاب سورة كهف آياتي 49 ووضع الكتاب كتاب ده عندت كتابي محاسبة كردن ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه أو كات مجرم كان تاوان باركان ما في خلق خوركان دزكان قندلكان فترى المجرمين مشفقين مما فيه أو كاتبين حيتشي ليه والنكراوة حرشي هي حساب كراوة مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا أرين ويلي بو إيما ما لهذا الكتاب أم كتابة شيء لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها يعني ورديك قوريك بچوكيك وسطيك هيتشي نيلات وهموي نسيوة هموي حساب كراوة ووجدوا ما عملوا حاضرا لو الرجاء هموي أبينن قشتي ديتا بردس وتصويرش كراوة خوش يسكان إنا كنا نستنسخ ما كنتم تعملون أما آيات قرآن تصور كان آيات قرآن باسواء كان للرجي قيامتها يعني همو كارا كانت قشتي تصوير كراوة بۆی کەس نەڵێ من زوڵمم لێ کراوە بۆیە کەس نەڵێ خوایە من چیم کرد قەی چێکە ئەو کاتە ئەیهێنن ئەو هەموو گوناح و تاوان و خراپەکاریە ئەهێنن دوو ڕکات نوێژیشی کردە حەجێکیشی کردە عومرەیەکیشی کردە چیشی کردە بەڵام سەیر کەم بزان لەم لاوە چی کردە سەیر کەم خۆشەویستەکەم مەسەلەکە ئەوایە خوا ناخەڵەتێ تۆ توانی من بخەڵەتێنی من اتوانم تو بخەڵەتێنم بەس کەسمان ناتوانین خوا بخەڵەتێنین هەمووی تەسویر کراوە هەمووی هەر هەموو ئەم عالەمە هەر هەمووی لە ئادەمەوە تا خاتەم تا کۆتایی ئەم سەرزەویە هەر هەمووی لە یەک گۆڕەپانە کۆ ئەکرێتەوە و شاشەدا ئەنرێت و هەر هەموو کردەوەکان ئەبینرێتەوە و لەبەر چاوی یەکتری مەگەر خوا خۆی سترت بکا ئیتر لەبەر خاتر کارێکی چاک تۆی ئیماندار لەوانەیە شتی خراپەت کردی و ئیتر بەعست نەکردی و خوا سترت کە ئەگینە هەمووی فەسحە بێ تبيا أو بياوي أجاي لخوي ولا يظلم ربك أحد أما كوتاي أو آياتيك لسورة كهف خوي تعالى ظلم لك سناكت والله ظلم لك سناكت